داوا لە خودی بەڕێز جەنابی سەرۆک دەکەم، داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت ڕێزان مەسوول بارزانانی دەکەم، داوا لە بەڕێز سەرۆکی هەرێم دەکەم. ئەوڕۆ دادگای دبست لەسەر داوای عەرەبی هاوردا دەستیان برد بۆ کەسایەتی پەلکانە بەڕێز دەشتی خدر ئاغا. سڵاو ڕێز، ئەم ڤیدیۆیە تایبەتە بە پایتەخت میدیا. لێرەوە من فەرهاد اسماعیل خەلیفە دانیشتووی گوندی پەلکانە داوا لە خودی بەڕێز جەنابی سەرۆک دەکەم، داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەت ڕێزان مەسوول بارزانانی دەکەم، داوا لە بەڕێز سەرۆکی هەرێم دەکەم. لە میحنەتێکی زۆر ناخۆش داین. ئەوڕۆ دادگای دبست لەسەر داوای عەرەبی هاوردا دەستیان برد بۆ کەسایەتی پەلکانە بەڕێز دەشتی خدر ئاغا. ئێستاکە لەلایەن دادگاوە لە مەرکەزی سەرگەڕان دەست بەسەرە بەهۆی ئەو کێشانەی کە چەندین کاتە تووشی ئێمە بەدووە لە دوای 16 ئۆکتۆبەر. عەرەبی هاوردەکان ماوە هێرش دەکەن و بە پاڵپشتی سوپای عێراقی و بە پشت ئەستوری زمانی حەزبی بەعەز کە ئەم زەویانە کوردی ڕەسەنی ئێرە دەربەدەر کرا و پێشکەش بە بەعسیەکان و عەرەبە هاوردەکان کرا. ئێستاکە دەشتی خدر ئاغا کە دەست بەسەرە کەسایەتێکی گرنگی دەڤەرەکەیە. لێرەوە ناڕزایەتی خۆمان دەرەبڕین کە کوردانی پەلکانە، غەرابە، شەناغا، گابەڵەک، سەربەشاخ زۆر بێکەس و زۆر مەقدور و ماڵکاول بووین کە ئێستاکە بە حکومی ئەوەی دەشتی ئاغا ئەو زەویە ئێستاکەوە باسی دەکەین، ئەو زەویەی تۆم کردووە کە لە ئەسڵە تاپۆی عوسمانی بە ناوی باپیری دەشتی خدر ئاغایە بە پاڵپشتی سوپای عێراق و دادگا ڕۆژانە زەختی زۆرمان لێ دەکرێتن و ناتوانین یەک ئیش بکەین. لێرەوە داوا لە خودی جەنابی سەرۆک بارزانانی دەکەم. ئێمە لە کەرکووک زۆر بتەنیاین، لە کەرکووک زۆر بێکەسین. داوا لە دکتۆر بەڕێز شاخەوان عەبدوڵڵا دەکەم. دکتۆر گیان وەکو هەموو کاتێک هیمەتێک بکە و دەستی لێ هەرکە و تکاتان لێ دەکەین لەو ناعەدالەتیی ڕزگارمانکەن. بۆ داوای لە خودی جەنابی سەرۆک دەکەین. بەڕاستی لێرە لەبەوەی زۆر بێکەسین و یعنی هیچ پشت و پەنایەکمان نمایە تا ئێستاکە کە خۆڕاگریش بە غیرەت و توانای خۆمان کردوان. بەڵێ لێرە دانی پێ دەنێن چیت کە توانە ئەو جێیشە و ئەو هەمەڕەمان نمایە. تکاتان لێ دەکەم بەهانای ئەو گوندەی وەرن.